شکار والله داواکاریەکان زۆرن ئەگەسەی سفرەکە بکەی ئەو سفرێ بە سفری کەم ئەندام نییە سفری زۆری خاننشینی کوردستانە سفری زۆری خێزانەکانی کوردستانە سفری ئەو هەموو ئەوانەیە کە لە زانکۆ دەرچوون و هیچ کاریان ئیشێکیان نییە بە سفری کەم ئەندام نییە داواکاریەکان زۆرن یەکی لە داواکاری لە 2014 وانەیە ناونووسینی کەم ئەندام وەستاوە ئەجا هیوادارین ئەو دەسەڵاتی خۆی ناوناوە حکومەت و هەموو شێوە پرۆژە کاتەوە کۆمپانیا گەورە گەورە لە شاشەکانە و پیشانە ئاورە لەو کەم ئەندامانە باتەوە کە هیچ موچەیەکیانی و هەرچەنە موچەکە کەمە بیان خاتە ناو لیستی مانگانەوانێ وەڵای دۆخی هەموو کورد خراپە دۆخی هەموو کورد خراپە بەس نازانم کەناڵەکان زۆر شەرمنانە قساکەن هەر زۆر شەرمنانە و دوڕوانە و ترسۆنەکانە قساکەن هەریەنە سەر باسی کەمەندام بەخۆ خانەنشینی ژەر وایە کاکە خانەنشین چەند ساڵە خزمەت کردووە ئاوایە بەس نازان بەس باسی کەمەندامەکەن خانەنشینەکانی جوان زۆرەی خێزانەکان وان ئەیتر کەمەندام بووە ڕەگەز کەمەندام لە بازەکە خێزانی زۆر باشتر بێت ئێمە ئەمڕۆ هاتوین وەکو کەمەندامان هاتوینەتە بەردەمی یەکەی ئیداری ئەم شارە بە مەحافظی سلێمانی بڵین ئەگەر بێت و ئێوە ئەم جەژنە فریای کەمەندامان نەکەون بە سەدان کەمەندام نانی جەژنیانە بیخوا قوتی جەژنیانە ئەوە سفرەمان بەتاڵە گیرفانمان بەتاڵە بە 100,000 بۆ 150,000 نازانی چی لێ بکەین بەڕاستی هاتووی شتێ بڵین کە مەحافظ بتوانێت سەیتەرە بکات بەسەرا بتوانێت هاوکاری مان بکە ئەوە چاوەڕوانی ئەوەی جەنابی پارێزگار بزانین یەتە دەرەوە ئەگەر هاتە دەر ئێمە پەیامی خۆمانی پێڵێن ئەگەر نهاتێنە لێرانێ